سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەوڕایانی هاوکار ماتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابەرات لە شارەکانی کوردستان و ئێران، ئیدامەی مانگرتنی پەرستاران لە کرماشان و چەند شاری ئێران، کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی لە شارەداری ئیلام، چالاکی کچانی شۆڕژگێڕی سنا بۆ ئیدانەکردنی تێرۆری دوو ڕۆژنامەوان لە سەید سادق، هەڵمەتی ژینگە پارێزانی بانە و پیرانشار بۆ خاوێنکردنەوەی سروشت، گیان لە دەستانی دوو کرێکاری خەڵکی بۆکان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار، ڕەفاندنی توند و تیژانەی ژنێک لەلایەن گەشتی ئێرشادی کرماشان و کۆبوونەوەی ژنانی سلێمانی دژ بە دەوڵەتی داگیرکەری تورکیا. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابەرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەمە 5 خەرمانان خانەنشینکراوانی مخابەرات لە شارەکانی کوردستان و ئێران لە ئاست دۆخی خراپی پیشەی و معیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی مخابەرات لە شارەکانی سنا، کرماشان، ورمێ، خۆڕەماوە، هەمەدان، بەندەر عەباس، ئیسفەهان، ئەهواز، تاران، ڕەشت، ئەردەبیل، تەورێز و چەند شاری دیکەی ئێران لە بەردەم ڕێکخراوی مخابەرات خۆپێشاندانیان کردووە. خانەنشینکراوانی مخابەرات خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و پێدانی داخوازیە دواخراوەکانیان بوون. ئیدامەی مانگرتنی پەرستاران لە کرماشان و چەند شاری ئێران. پەرستاران ڕۆژی دووشەمە 5 خەرمانان لە شارەکانی کرماشان، گورگان، تاران، شیراز، ئیسفەهان، بوشێر، کەنگان و کەرەج بۆ جارێکی دیکە دەشت بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەتەوە. پەرستاران خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، کەمکردنەوەی ساعەتی کار، پێدانی داخوازیە دواخراوەکان، چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، پەرداخکردنی زافەکاری و کارانە، دامەزراندنی هێزی کاری نوێ، گۆڕانی دۆخی پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کاری و ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی نەوت لە ئیلام. کرێکارانی پەیمانی شاغڵ لە شارەداری ئیلام ڕۆژی دووشەمە 5 خەرمانان دەشت بە نەدانی داخوازیەکانیان لە بەردەم دادگستەری ئەو شارە کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی پەیمانی شاغڵ لە شارەداری ئیلام ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و خاوەنکار حەقی بیمەکانیانی بە ڕێکخراوی تامینی اجتماعی پەرداخت نەکردووە. کرێکاران خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، نوێکردنەوەی گرێبەست، وەلانانی پەیمانکار و دابینکردنی بیمەی دەرمانی و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. چالاکی کچانی شۆڕژگێڕی سنا بۆ ئیدانەکردنی تێرۆری دوو ڕۆژنامەوان لە سەید سادق. ڕۆژی دووشەمە 5 خەرمانان ژمارەیەک لە کچانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی سنا بە مەبەستی شەرمەزارکردنی تێرۆری دوو ڕۆژنامەوانی ژن لەلایەن وڵاتی تورکیاوە لە شارۆچکەی سەید سادق چالاکیان ئەنجامدا. بەپێی راپۆرتی گەیشتوو کچانی شۆڕژگێڕی سنا بە کۆبوونەوە لە چیای ئاویەر دەیان تراکتیان بڵاو کردوێتەوە و دژ بە ڕژیمە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی و تورکیا دروشمیان بەرز کردوێتەوە. بەشداربوونی و چالاکیە لە بەیاننامەیەکدا وێڕای ئیدانەکردنی تێرۆری ڕۆژنامەوانان و چالاکانی سیاسی لەلایەن تورکیا ڕایانگەیاند. ئیرادەی ژنان بە تیرۆر، سەرکوتووە شکەنجە ناڕوخێت و ژنان بەهێزتر لە هەمیشە ڕووبەڕووی داگیرکەران دەبنەوە. هەڵمەتی ژینگە پارێزانی بانە و پیرانشار بۆ خاوێنکردنەوەی سروشت. ڕۆژی دووشەمە 5 خەرمانان 1403 تاوی کۆمەڵێک لە ژینگە دۆستانی شارەکانی بارە و پیرانشار لە دوو چالاکی جیاجیادا سروشتی ناوچە گەشتیاریەکانی ئەو دوو شارەیان لە زەبڵ و پاشماوە خاوێن کردەوە. بە پێی راپۆرتەکان ئەندامانی ئەنجومەنی شاخەوانی هەڵگوردی پیرانشار لە ناوچەی خەرپاپیان لە زەبڵ و پاشماوە پاک کردوێتەوە و تابلۆی ڕێنماییان بۆ گەشتیاران و شاخەوانان داناوە. لە شاری بانە ژینگە پارێزانی ئەو شارە وێڕای خاوێنکردنەوەی سروش لە زەبڵ و پاشماوە ژمارەیەک تابلۆیان بۆ ڕێنمایی گەشتیاران دامەزراندووە. بەشداربوانی ئەو دوو چالاکیە لە پەیامێکدا ڕێزیان لە یادی هەموو شەهیدانی ژینگە گرت و داوایان لە خەڵکی کوردستان کرد سروشتە جوانەکەی بۆ نەوەکانی داهاتوو بپارێزن. گیان لە دەستانی دوو کرێکاری خەڵکی بۆکان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار. ڕۆژی یەکشەمە 4 خەرمانان دوو کرێکاری خەڵکی بۆکان بە ناوەکانی محەممەد ڕاهنمون
و زانکۆ قادری بەهۆی نەبوونی مەنی شوێنی کار گیانیان لەدەستە. بە پێی زانیاریەکان کرێکارێکی میکانیک بە ناوی محەممەد ڕاهنمون لە کاتی کارکردن بە ئامێری بەرزکەرەوە تووشی بەڕگرتووی بووە و دەست بەجێ گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە کرێکارێکی خەڵکی گوندی ساردە کوێستانی بۆکان بە ناوی زانکۆ قادری لە کاتی کارکردن لە ئازەرشار کارەبایە گرتوویەتی و گیانی بەخت کردووە. ڕفاندنی تونند و تیژانەی ژنێک لەلایەن گەشتی ئێرشادی کرماشان. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەمە 4 خەرمانان هێزەکانی گەشتی ئێرشادی کرماشان ژنێکیان لە شەقامی ئیمام حوسێن بە تونند و تیژیەوە دەست بەسەر کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ حیجاببانەکانی ڕژیم لە دەوروبەری شارۆچکەی نەجەفی کرماشان هێرشیان کردوتە سەر ژنێکی دژبەری باڵاپۆشی زۆرم لێو کاتێک وەڵامی ڕەشەکانیانی نەداوەتەوە بە تونند و تیژیەوە دەست بەسەر کراوە. بە پێی زانیاریەکان چەند کەس بەرگریان لەو ژنە کردووە بەڵام هێزەکانی ڕژیم بە چەک هەڕەشیان لە خەڵک کردووە و هەڵهات. کۆبوونەوەی ژنانی سلەیمانی دژ بە دەوڵەتی داگیرکەری تورکیا. ڕۆژی دووشەمە 5 خەرمانان کۆمەڵک لە ژنانی تێکۆشەری شاری سلێمانی دژ بە تیرۆرکردنی 2 ڕۆژنامەوانی ژن لەلایەن تورکیاوە خۆ پێشاندانیان کرد. ئەو کۆبوونەوە لەلایەن کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەوانان ڕێکخراوە و دەیان ژن تێیدا بەشداریان کردووە. ئامادەبوانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی گوڵستان تارا و هێرۆ بەهادین هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیایان بۆ سەر هەرێمی کوردستان و تیرۆری چالاکانی سیاسی و مەدەنی لەلایەن ئەو ڕژیمەیان بە توندی شەرمەزار کرد. ژنانی تێکۆشەری سلەیمانی داوایان لە دەوڵەتی عێراق و کۆمەڵگای جیهانی کرد لە ئاست پێشێلکاریەکانی تورکیا بێدەنگ نەبن. پەیوەستبوونی 3 ڕێکخراوەی ژنانی ئیزدی بە کەمپەینی نابۆ ئیعدام. 3 ڕێکخراوی فەرهەنگی و هونەری ئێزدیەکانی هەرێمی کوردستان ڕۆژی دووشەمە 5 خەرماناندا بەیاننامەیەکدا پەیوەستبوونی خۆیان بە کەمپەینی نابۆ ئیعدام ڕاگەیاند. ئەو 3 ڕێکخراوەیە لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای ئیعدامیان بەسەر شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی بە توندی شەرمەزار کرد و خوازیاری هەڵوەشاندنەوەی ئەو حوکمە نامرۆڤانە بوون. ژنانی تێکۆشەری ئیزدی ڕایانگەیاند داعش و دەوڵەتی تورکیا نەیانتوانی ئیرادەی ژنان بشکێن و کۆماری ئیسلامیش ناتوانێت. حکمی ئیعدامی پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی حکمی سێدارەی هەموو ژنانە و ڕژیم دەیەوێت ڕێگە لە گەیشتنی ژنان بە ئازادی بگرێت بەڵام پلانەکانی شکست دێنێت. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە عەمەڵیاتیەکانی جنوب. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی عەسەلویە، پارسیان و فەجری جەم ڕۆژی دووشەمە 5 خەرمانان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەتەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی ئەغدەست بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی گەڕانەوەی ئەو بڕەپارە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لەسەر ئەغدەستەکانیان کەم کراوە لەسەر کارلابنی بەرپرسانی ناکارامە دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی نەوت بوون. ناڕەزایەتی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شوش. خانەنشینکراوانی تامینی اجتماعی شوش ڕۆژی دووشەمە 5 خەرمانان لە بەردەم فەرمانداری ئەو شارە کۆبوونەتەوە و خوازیاری جێبەجێکردنی داواکاریەکانیان بوون. خانەنشینکراوانی بەشدار لەو کۆبوونەوە بە بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری ئازادی شەریفە محەممەدی، پەخشان عەزیزی و هەموو بەندکراوانی سیاسی بوون. خانەنشینکراوی ناڕازی داوایان کرد ڕێژەی ئەغدەستەکانیان بە پێی ڕێژەی هەڵاوسان بڕواتە سەرەوە و گەڵاڵەی هاوسان سازیان بۆ جێبەجێ بکرێت. و دوایین هەواڵمان سەبارەتە بە پشتیوانی پلاتفۆرمی سەندیکا کرێکاریەکانی وڵاتی سوێد لە مانگرتنی پەرستاران لە ئێران. پلاتفۆرمی سەندیکا کرێکاریەکانی سوێد ڕۆژی دووشەمە 5 خەرمانان لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆی لە مانگرتن و کۆبوونەوەی پەرستارانی ئێران دەربڕی. پلاتفۆرمی سەندیکا کرێکاریەکانی سوێد وێڕای پشتیوانی لە پەرستاران سیاسەتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامی مەحکوم کردو و خوازیاری پێدانی مافی پێکێنانی ڕێکخراوەی سەربەخۆ مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایەتی بە کادری دەرمانی ئێران بوو. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا ئاماژە بە دەور و نەخشی ڕوخێنەری ڕێکخراوە زەردەکانی سەر بە حکوومەت کراوە و وتراوە کە پەرستاران
جگە لە مانگرتن و کۆبوونەوە ڕێگەیەکی دیکەیان بۆ گەیشتن بە داخوازیەکانیان نییە و سەندیکاکانی سوئێد پشتیوانی لێ دەکەن. پلاتفۆرمی سەندیکا کرێکاریەکانی سوئێد داوای لە ڕێکخراوی جیهانی کارکرد نوێنەرانی کۆماری ئیسلامی کە نوێنەری ڕاستەقینەی کرێکاران نین لەو ناوەندا دەرکرێن. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. سپاس و کاتێکی خۆش بۆ هەمووان.